خولی ڕاهێنان و پەرەپێدانی بازرگانیە بۆ ژمارەیەک گەنج لە هەولێر. ئەمە یەکەم خولە زیاتر لە 120 گەنجی خاوەن کار و بیرۆکە بەشدار دەبن. ئەو سودمەندانەی کە بەشدار بووینە لەو خولەی بیرۆکەی پرۆژەیان هەیە بۆ ئەوەی بتوانن بیرۆکەی پرۆژەکانیان دەست پێ بکەن و لە داهاتوویەکی نزیک بە پاڵپشتی ڕێکخراوی کاری نێودەوڵەتی بتوانن ببنە خاوەنی کاری خۆیان، پرۆژەیەکی بچووک دامەزرێنن یاخود پرۆژەیەکی مامناوەند. گروپی دووەمیان پێی دەگوترێت گروپی IYB. ئەو کەسانێک کە بەشداری گروپی دووەم دەکەن پرۆژەیان هەیە، دەیانەوێت پرۆژەکانیان فراوان بکەن، گەشەی پێ بکەن. بەشێک لە بەشداربووان خاوەن پرۆژە و کاری خۆیانن، بەشەکەی دیکە دەیانەوێت ئەزموون و شارەزایی وەربگرن تاوەکو ببنە خاوەن پرۆژە و کاری خۆیان لە داهاتوو. من ئامانجێکم هەبوو کە هەم حەزە هەم یعنی خولیایەکما کە ئەمیز بهێنمەدی و جێبەجێ بکەم و ئینشاءڵڵا بەردەوام ئەبم و خولیاکەی من ئەوەیە کۆمپانیایەکی بازرگانی بکەمەوە لە بواری ئەجێنسی ڕێکلامی. زۆر حەزم لێ ئەو بیرۆکەمە بکەمە واقع، ینی بکەمە پرۆژەی خۆ بەجی بینم، بەڵام زۆر سترێسم بوو، زۆر مشەوش بووم، هەر فکر ینی هەر نەمزانی چۆن پلانەکە دانێم لە بۆ ئەو پرۆژەکەی خۆم. زۆر پێویستیم بەو خۆڵای هەبوو، حەزم لێ بوو ینی هەگر بە پارەش باە هەر دەمەویست ینی خۆلکی ئەو هابی کەما تا فێر بم چۆن پرۆژەی خۆ بەجی بێنم. بۆ کەسانێک کە تازە قۆناغی ئامادەیان تاوا کردو یاخود بۆ دەرچوانی زانکۆ، هەر کەسێک ئامانزی هەبێت لە داهاتوودا گرینگە و هەروەها ئەوەندەی کە دیقەتم داوە زۆر باشن لەگەڵ ئافرەتاندا، ڕێژەیەکی زۆری ئافرەتانیش بەشداریان کردووە کە ئەوەش دەبێتە هۆی ئەوەی ئافرەت ڕۆڵێکی گرنگی هەبێت لە کۆمەلگادا و هەروە شانبەشانی پیاوان. بیرۆکەی من بیرۆکی پرۆژەیەکی کوچووکاڵیە و دەگەێتەوە سەر قالبی ئاژەڵداری. مندا لە خەڵکی شەقلاوم لە شەقلاوە دادەنیشتم، لەوێ شوێنم هەیە و نزیکەی ساڵێکە ئەو بیرۆکەیم هەیە و بەڵام پێویستم بۆ بوو زیاتر زانیاری کۆ بکەمەوە، زیاتر فێر ببم چۆن دەست بە پرۆژەکەم بکەم. ئەم خولە لەلایەن بەڕێوەبەرایەتی ڕاهێنانی پیشەیی وەزارەتی کار و ڕێکخراوی کاری نێودەوڵەتی و پاڵپشتی حکوومەتی ئەڵمانیا کراوەتەوە و بڕیارە ماوەی 10 ڕۆژ بەردەوام بێتن و لە داهاتووش لە پارێزگاکانی دهۆک و سلێمانی هەمان خول بکرێتەوە. قارەمان زۆهەر، کورسات نیوز، هەولێر.